سلاوتان لێبێت ئەمڕۆ 3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر کۆچی دوای پرسە سۆفی پارێزگاری پێشووی هەولێر کە 3 ساڵ لەمەوبەر لە 11 ساڵی 2020 بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا گیان لەدەستدا. ئێستا لە نێو پلکەی ناوبازاڕی شاری سۆران مەراسیمەیەک بەڕێواتێک کە فەرمانگەی ژینگەی سۆران ڕێکی خستووە. لێرە گولی وەفا لە بەردەم وێنەی دکتۆر فەرسە سۆفی لەلایەن بەشداربوانی ئەم مەراسیمە دائەندرێت. جگە لە گولی وەفا لێرە پێشانگایەکی وێنەکانی کۆچکردو پرسە سۆفی هەیە کە ئەم وێنە بەشێکی زۆر لە وێنەکان لە نێو ژینگەی کوردستان گیراون یاخود کار و چالاکیەکانی ئەو بوون لە سەردەمی ئەوەی کە پارێزگاری هەولێر بوو لە ساڵی 2009 وەکو پارێزگاری هەولێر دەست بەکار بوو و ماوەی ساڵێک ئەو خزمەتی لەو شارە کردو دواتر بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا گیانی لەدەستدا. ئێستا مەراسیمەکە دەست پێەکە ئەو بەشداربوانە چین و توێژە جیاوازەکان لێرە گولی وەفا دەبن لە بەردەم وێنەی کۆچکردو دائەنێن. دواتریش هەم پێشانگاکە ئەکرێتەوە دواتریش 3 نەمام کە گزارش لە یادی 3 ساڵەی کۆچی دوای پرسە سۆفیە لێرە 3 نەمامەکە دەچێندرێن یاخود دەنێژرێن. مازانی ئەمڕۆ ئەم بەم بوونەوەیە کە کوڕی ئەم نیشتیمانە بوو، هەم کەسێک بوو کە دۆستی هەژار و فەقیران بوو، هەروە کەسێک بوو کە پلانی ئەوەی هەبوو کە لە ماوەی ئەو ساڵێک کە ئەگەر خوا تەمانی پێدابا ژینگەی کوردستانی سەرسەوز کردبا. بۆیە ئێمە بە بیست مازانی وەکو فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سووران ئەمڕۆ یادی 3 ساڵەکەی ئەم کوڕە هەژارە یادی 3 ساڵێک خوالێ خۆش بوو دکتۆر فەرسەد بەرز ڕابگرین بە چاندنی 3 نەمام ساڵانە هەمیشە ئەم یادەمان لە ئیدارەی سووران بەرزا گرتووە ئەگەرچی لە پارێزگا هەولێریش بە مەراسیمێکی بەرفراوان هەبووە، بەڵام چونکی کوڕی ئەم دەڤەرە بووە، کوڕی ئەم شارە بووە، دۆستی هەژاران بووە، پێمان خۆش بووە لەم فلکەیە لەم سەنتەری شاری ئیدارەی سەربەخۆی سووران لەگە هەژارەکان ئێمە بتوانین یادەکەی بەرز ڕابگرین و نەمامی بۆ بچینین، چونکە پلانی پارێزگا ئەوە بوو زۆرترین پارێک دروست بکاتن، پلانی ئەوە بوو کە بتوانی ژینگەی کوردستان سەرسەوز بکەین، بەڵام تەمان ڕێگای پێ نەدا کە ئەمڕۆ ئێمە نەوەی داهات و ئێمە ئەوانەی کە لە ژیان دەماوین دەمانەوێتن بە گول و گورزار بە ژینگەی جوان کوردستان ئاوادان بکەینەوە و ئەو وەفا کە خواڵێ خۆش بوو دکتۆر فەرسەد بۆ کوردستانی هەبوو ئێمە ئەمڕۆ درێژە پێدەری ڕێگا و ڕێبازەکەی بین بۆ ئەوەی کوردستان هەمیشە سەرسەوز و جوان بیتن. بۆیە هەمومان پێکەوە لەگەل کرێکاران بۆیە ئەم شوێنەمان هەڵبژاردووە، شوێنی کرێکارانە، شوێنی ڕەنجیدانی کوردستانە، ئەوانەی کە شاخ و داخی کوردستانیان پاراستووە و دکتۆر فەرسەتیش دۆستی ئەمانە بووە. بۆیە پێکەوە لەگەل کرێکاران لەگەل خاوەن خەباتکەرانی کوردستان لە ئیدارەی سەربەخۆی سووران لەگەر بەڕێوەبەرە ئازیزەکانمان لەگەر ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لەگەر گەنجە خوشەویستەکان و لەگەر ڕاگەاندن ئێمە بتوانین ئەمڕۆ یادەکە بەرز ڕابگرین. بۆیە گولی وەفا ئەمڕۆ لەسەر وێنەی جوانە مەرگ دادەنین و دواتر بەکردنەوەی پێشانگا و دواتریش بە چاندنی 3 نەمام یادەکە بەرز ڕادەگرین. بۆیە یەک بێکداواتان لێ دەکەم هەر یەک وێن وەکو بڵێن گولێکی سروشتی کە سروشتێکی جوانی کوردستانە بتوانین لە بەردەم وێنەی دابنین و ساڵانە ئەم یادە بە بەرزی ڕابگرین. بەڵێەوەی بیستان و بینیتان قسەکانی هەژار ماهیر بەڕێوبەری فەرمانگەی ژینگەی سۆران بوو کە فەرمانگەی ژینگەی سۆران ماوەی ساڵێکە دامەزراوە لە ئیدارەی سەربەخۆی سۆران باسی لە کەسایەتی دکتۆر فرسە سۆفی کرد و جگەل لەوەش باسی لەوە کرد کە پارێزگاری هەولێر هەمیشە دۆستی ژینگە بووە، بۆیە ئەوان وەک فەرمانگەی ژینگەی سۆران ئەمڕۆ لێرە ئەم مەراسیمیان ڕێک خستووە. دکتۆر فرسەد لە ساڵی 1970 لە گوندی گەزنەی سەربەناحیەی سمیلان لە دەڤەری باڵەکایەتی لە دایک بووە، چەندین قۆناغی لە یەکێتی قوتابیان بڕیوە و ئەندامی پەرلەمان بووە و دواتریش پۆستی پارێزگاری هەولێر لە ساڵی 2009 پێسپێردرا و لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا ئەویش تووشی ڤایرۆسی کۆڕۆنا
دەبێت و دوای چارەسەری لێر لە هەرێمی کوردستان و گواستنەوەی بۆ یەکێک لە نەخۆشخانەکانی تورکیا لەوێ گیان لە دەستەدا. ئێستا گولی وەفا لەلایەن بەرپرسان و چین و توێژە جیاوازەکانی سۆران لێرە لە بەردەم وێنەی دکتۆر فرسە سۆفی دائەندرێت کە وەفای ئەو خەڵکەیە کە لێرە ئەم گوڵانە دائەنێن. دەمێ ئاماژە بەوەش بکەم ئەمڕۆ لە شاری هەولێر لە یادی 3 ساڵەی کۆچی فرسە سۆفی مەراسیمێک لەسەر گلکۆی ناوبراو بەڕێوە سوتەیدا چەندین بەرپرسی حزبی و حکومی ئامادەیان هەبوو. ئێستاش کە گولی وەفا لەلایەن هاوڵاتیانەوە دانرا کردنەوەی پێشانگایەکی تایبەت بە وێنەکانی دکتۆر فرسەت لێرە هەیە کە چەندین وێنە تابلۆی ئەو لێرە نمایش دەکرێن کە بۆ یەکەم جارە لە ئیدارەی سربەخۆی سۆران لە نێو پلکەی ناوبازار ئەم چاڵاکیە لە یادی 3 ساڵە بەڕێوە بچێت. ئەم پێشانگای لەلایەن کاسبکارێکی سۆران دەکرێتەوە کە بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆران ئاماژەی بەوە کرد کۆچکردو هەمیشە دۆستی هەژار و کرێکاران بۆیە ئەوان بە پێویستیان زانی لە پلکەی ناوبازاری شاری سۆران کە پلکەیە کە شوێنی کات بەسەربردنی یاخود دانیشتنی چین و توێژە جیازەکانە بە تایبەت ئەو کەسانێک کە کرێکاری دەکەن لێرە بەیانیەکی زوو دێن و تا درەنگانی ئێوارە دەمێنەوە ئەگەر کاریان بەدەست نەکەوت. ئێستا کردنەوەی پێشانگاکە دەستی پێکردووە یەکەم وێنەی دکتۆر فرسە سۆفی کە ساتی نەمان چاندنێکەوە لە وێنەی دووەم وێنەی لە مەراسیمێکە کە لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و لێرە وێنەی سێم وتارێکی هەیە لێرە لای یەکێک لە کەسانی ژینگە دۆست پاکەرەوە وەستاوە لێرە لەگەڵ تیمێکی ڕێگاوبان یاخود ئەندازە لە کاتکارکردن بە هەمان شێوە. لێرە ئەم وێنانە بەشێکی زۆری وێنەکانی کۆچکردو بە ماسکە لەبەرەوەی ئەو لە سەردەمی ڤایرۆسی کۆڕۆنا بوو بە پارێزگاری هەولێر هەر بۆیە ئەوسا دەبووە هەموو ئەو کەسانەی لە هەر مەراسیمێک یاخود لە شوێنە گشتیەکان بە دەرکەوتبان دەبا ماسکی ببەستی با بۆیە زۆربەی وێنەکانی ئەو بە ماسکەوە ژیراون. لێرە خوشکەزای دکتۆر فرسە سۆفی ئەکرەم گەزنەی هەیە کاک ئەکرەم سلااوت لێ بێت. ئەمڕۆ 3 ساڵ تێپەر دەبێت بەسەر کۆچی دوایی فرسە سۆفی و تۆ خوشکەزای ئەو بووی هاوڕێی نزیکی ئەو بووی چ ئامۆژگاریەک چ قسەی ئەو کە هەمیشە لای تۆ ماوەتە و کار پێشەچی بە خێربێن سەر چاوە سوپاس لۆ بینەران دەستخۆش لە کاکەژار بەڕێبەری ژینگە ئامۆژگاری بەردام لەماوە بوو هەر شتێکی پێمان ڕاستپاردرا بە ئەمانەتەوە بیکەین یعنی بەردەوام ئەو نسخەی لۆمە بوو. عزیزی بەخێربێن سەر بەس ئەکرەم گەزنەی خوشکەزای دکتۆر فرسە سۆفی بوو وە گوتم
سێ نەمام لێرە دەچیندرێن لەلایەن فەرمانگەی ژینگەی سۆران کە گزارش لە سێ ساڵەی کۆچی دوایی فرسە سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێرە. جگە لە هەولێر ئەمڕۆژ لە فلکەی ناو بازاڕی شاری سۆران یادی سێ ساڵەی کۆچی دوایی دکتۆر فرسە سۆفی پارێزگاری کۆچکردووی هەولێر بە ناشتنی سێنەمام و کردنەوەی پێشانگایەکی وێنەکانی ناوبرا و دانانی گوڵی وەفا لە بەردەم وێنەی دکتۆر فرسە سۆفی لێرە بەڕێوە ئەچێت کە وەک گوتم سێ ساڵ لەمەوبەر لە 11/11/2020 فرسە سۆفی بەهۆی توشبوونی با کۆڕۆنا لە نەخۆشخانەی ئەستەمبۆڵ لە وڵاتی تورکیا گیانی لەدەستدا و دواتر لە مەراسیمێکی شایستەدا دوای هێنانەوەی تەرمەکەی مەراسیمێکی شایستەی بۆ کراو لە یەکێک لە گۆڕستانەکانی شاری هەولێر گۆڕستانی شێخ ئەحمەد لەوێ تەرمەکەی بە خاک سپێردا. دکتۆر فرسە سۆفی خەڵکی دەبەری باڵەکایەتی گوندی گەزنەیە لە ساڵی 1970 لەدایک بووە لەو گوندە و قۆناغی خوێندنی لە گوندەکەی بردۆتە سەر و دواتریش وەکو پارێزگاری هەولێر لە 2019 دەست بەکار بووە. ئەمڕۆژ لێرە لە نێو فلکەی ناو بازاڕی شاری سۆران مەراسیمەکە بە کۆتا هات کە فەرمانگەی ژینگەی سۆران ڕێکی خستە بوو و ژمارێک لە بەرپرسی حزبی و حکومی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کەسایەتیەکان هاوڵاتی ئاسایی لێرە بەشداریان کرد لە مەراسیمی یادی سێ ساڵەی کۆچی دکتۆر فرسە سۆفی. بەڵێ